ئەمە ملی دەماخە ئەم شوێنە هەرچی ئەو شتانەی کە پێویستە بۆ ژیانکردن ئەو ئازە دەماریانەی کە لەش پێویستی بێت وەکو هەناسەیان لەدانی دڵ لەم منطقە کە پێویست بۆ ناکات تۆ عەقڵت دەبێ عەقڵت دەدانی حەیوانیش بەم شتانە ئاشی تۆش بۆی کردی بۆی ئەکەنێ لێرە ئەسکەم چۆن سەر باشە ملی دەماغ یاخود پێشێکە قەدی مێشت خۆ ئەمە کێشەیەکە لە زمانمانە مێشت تەنها ئەم بەشەیە ئەمە کە پێوتێ سەریبرۆم بە ئینگلیزی سێربرۆم بە هەمووی ئەوتێ دەماغ بەس ئێمە بە هەمووی ڕێین مێشت بە هەمووی مێشت نییە هەمووی دەماغە هەمووی دەماغە تەنها ئەم بەشە مێشتە ئەمە مێشکۆلەیە ئەمەش قەدی دەماغە قەدی دەماغە ئیشێکەیە کە پێویستی بە عەقڵ نییە مثلا حەیوانات حەشەرات ئەمانە ئەم شتانێ هی ئەژین دوای ئەم خۆناغە ئیشێکی ئیستیجابەیە یا ڕفلێکسە بەسام مناڵێک شتێک بە هێرێکەوێ دەمی بۆ جوانە بۆی بیخوا پێویست بۆ ناکە بڵێمە عاقڵیان ئاخۆنێ باشە بەڵام ئەم بەشەی مێشتی ڕفلێکسەکەی ئیشەکە وەک يعني ئاستێکی تقریبا حیوانیە يعني زۆربەی حیوان ئەمەی هەیە ئێمە چی لێ ئێمە جیاگات لە حیواناتدا بەشەکەی سەرەوە کۆرتێکس مێشک لەم بینەشە ستێشنێکی ترێ محەڵەیەکی ترێ کە ئەوەی مامۆستا ئێوە باسی کرا ئەو ئەمێگدالا و تەڵەمەس و هایپۆتەلەمەس و ئەم شتانەیە يعني لەم بینە زۆنێک هەیە کۆنێکشنێکە محەڵەیەکە ڕەتی ئێمە قەڵاکە بۆچی؟ بۆی ئەم شتانێکی ئێمە لێرە بیدایەتی ژیانمان پێویستمان پێ بووە زۆر ئەژین پێویستمان بە زاکیرەیە لەم مانتیقەکەی ئێستا مامۆستایە باسی کرد ئەمێگداڵا زۆربەی لێیان کۆ بێتەوە تەجروبەی ژیانمان پێشتر ئەو شتێکی خێری لە ئەمان کاشە پێویستی بە ئینتەرپریتیشنە پێویستی بە تەفسیرێ لە دەماغە حیوانات ئەمەیان نییە کەمێک هەنە مەیمون هەیە لە ئێمە ئەچن لەواسب باپیرە گەورەمان بوو وەختی خۆی ئەمان لە ئێمەوە نزیکن زۆر لێگەچن بەس ئەم ڕەبتە بە چی ڕوئە یعنی ئێستا مناڵ کە لەدایک دەبێت تەنها ئەمە ئیشەکە یعنی بەناوسکی دایکدا بەس ڕەفلێکسی پێویستە بۆی پێی بژی کە گەورە ئەبێ پێویستەکانی تر وردە وردە بچێ بۆ مەرحەلەیەکی تر پێشکەوێت بێ ملی بگرێت دانیشێ گاڤۆنتێ بکات لای پێگرێت ئەنجا لاماگانشە کۆمیونیکیشن فێرێت ئەمە شتێکی ئاوازە بە ئاسانی دەست ناکرێت پێویستە بە سەدان ڕەبتەیە ڕەبتی خانەکان هەموو خانەیەکی ناو دەماغ 10,000 پەیوەندی کریە لەگەڵ خانەکانی ترە 10,000 كل خانة 10,000 همو خانەکانی 100 بلیۆن خانەیە 100 بلیۆن خانە بزانە چ کۆنێکشنێک دێت یعنی چۆن دایرەیەکت هەیە ئەگەر ئەم دایرەیە هەمووی مبەرمەز بێ هەمووی ئیشی خۆی بکات هەمووی ڕەبتێکی باشێ بێ سایە مە دانیار لە ژوورێکی ترە هەن لە دەرێت ئەوان مەگەر تەلەفۆن هەیە لە بینمانە دانیار ئەوە بکات چەمان ئەوە بکە ئیشەکانمان هەوە لە ئۆتیزمە لەوەچی ئەم مەحەڵەیە کە وتم لێرایە خەلەلێکی تایە بەڵام قسەبت نازانی چیە بالضبط طبيا هیچ نازانن دەستۆزراوە تۆ چیەکە بدۆزرێتەوە چارەسەرەکەی دۆزنا لەوانەیە قەتیش نەدۆزێت ئەم محەڵەیە لێرە خەلەلێکی تایە لەبەرەوە ناگاتێ لێرە شت فێرە بێ لێرە بەڵام خەزم ناکات ئەو چۆن ئێستا مامۆستا باسێکە ئەمێگدالا شوێنەکە خەزی تایە لە هەمان کات شتێکی تر باسم هەر لەم محەڵەیە هەرچی ئیشی سۆزداری لێرە هەرچی ئیشی سۆزداری لێرە نازانم تەسەووڕکەم ئێستا مامۆستا زیاتر ڕوونی کاتەوە بە کوردەکەی ئەو ڕەبتە نییە یعنی جێرۆ بیگێرە بۆ ناوەڕاست و ناوەڕاست بگێرە بۆ سەر 8-24 خاوە سەریع نییە حساب بە خانەیە کە چاو نایبینی 10,000
ربطیه بە خانەی تۆ لەگەڵ 10,000 خانەیدا ربطیه. ئەگەر لەسەر لەسەر خانە دەمالایەنەکان ئەگەر شتی زیاتر هەبێت پێم خۆشە چکە بەڕاستی تۆ وەکو شێوە تۆ بێکەی حەزەکەم دکتۆر جان عفو بەڵام جان عفوتم ڕوونکردنێکمان بێتێ لەسەر پێستی مناڵی وەتیزم بۆنە هەنە زۆر حساسە هەر شانە خاو یعنی بە هەموو هێز لەوانێت پیشی بڕیت بە خۆی نەزانە بەس مناڵێ ئەو پەنجێکی لێ وەکو لە دەوراتە بیسمانەوە وای چەقشێکی پێکێشی ئایا ئەو ڕەبتەی بینی مێشک و پێست وەکوکەم لێرەوە لە محەتەی ناوەڕاستەوە ئەو شتێکە پێ دێنی بێت ئەکسپیرەنس ئەو خبرەی کە هەتە ئەبێ بێت بۆ ئێرە لێرە بۆ تەحلیلەکە يعني شلون أشي معاملة كذي آخر كان مدير يبغى إنسان بود مول أبي بيت ويرم بورتي كمور نكرا إيش نك ترى احتمال نك احتمال مس انتربريتيشن نك تكليك يعني بقلي سببك تفسيرك التواتي هي لبر أو ناتواني بلام يعني أو عازنا كهرباء بباشينك خاو يعني زور خاوي ينزل سريع كبيان زور خاوي كبير نك خارجة قطعي يعني قطعي يعني أنا أقول فيهم كي فشت فيها بيجي خزنة ده تبتوع يعني كونكريت ده يعني بلام تو اشتكت فيها كردو فيريكي بس ناقد شوية خوي ناقد توازن فير بلام فيش دكتور بلام نشو ده بەشەکەی خانە دەمەلایەنەکان ئەگەر جای پێوە دەیکە بۆی خۆشیان ببینن ئەو فحسانی کە دکتۆر ئەیکات کە بڵێن لێکۆڵەرەکانی کرد بۆ دەماغی مناڵی ئۆتیزم ئەشعەی مغناطیسیە سیتی سکانە وهەڵێشتی تر هیچیان نەبینیوە لەمانە ئەوەی کە بینیوانە طبعا ئەم ڕەبتە هەر لێک لا نییە هەر لێک لا نییە يعني أم لا أم لا ينكشف لا ما كذا يعني تكليك أنا صدق إنه هو أو خاني كليل أو تمارني كدين أخبار ولا شيء يقول لك ترمى يعني لا يتشق ولا يراس أبي إلكتريك كنترول ما بالله يراس لنا لا يراس كنترول كا ولا يتشق لنا لا يتشق هي نبرت شيء قوة أجا من لا راسي دماغهم تنها لا يراسهم كنترول لا يتشبش انت لا يتشبم شيء هو تو كسي جاوز تو كسي جاوز كاس ديك حالينا كاس ديم حالينا يطلعون ورا لما قاعد يسمون برو أم ربطة بهوي شيء أم منطقة كوكو دو لا جوز بيكونوا سام أو شوني دو جوز كبيكونوا سام بيجي كورباس كاروز هرچی ئەو دەمارانەی ئەو کێبڵەیە کە لە لای ڕاست و چەپ تێکەڵەبن پێوترێت کۆرپەس کالۆزن ئین مناڵی ئۆتیزم ئەمان بچووکترن وەکو ئی گەورەن لەگەڵ خەڵکی ئاسایە فەرقیە بچووکترن واتە چی تۆ چەند گورزی وایە دەبێت چەند ئەستوبێ گورزەکانی تۆ ڕەقەی باشتر ئەینە مۆبایلەکەت چەند ڕەقەمی زۆرت دیارێت تۆ پێویستی زۆرتر تێدەخۆ يعني اشتغل على دولة ما خلنا كده طبعا في أجري توشتانا كبيونديني وان خانة كان باجية هلا برهوشة الرنجانوي أو نقوشية أو ناريكية أو حالته أو هيك كبيوندي كدني باشني نايزة وقتي شو كلا أساسا إيش دماغ خانة كان دماغ كإيشان يكمل إيش كان يبيوندي كدنا وين خانة كان ربطيني وقوة عن حكمة الكردية ما سمن على حكمة ديتيارمتي وهذا كتير يعني وين خلني كده دبروا بيوان ديكش رنجانو بي تيشكي أوي خلني كده دست خوش كيف يشتغل؟ هل أول شيء يعني أم لا يبغى شيء لا يتشب كنترول لا يتشب راس كنترول كأو راس كنترول هو جواني توزبي يعني كده أجر
دوو کەسین ینی لای ڕاستم لای چەپم ناشتینەکە لای چەپم لای ڕاستم ناشتین بەس خۆش ئەخێشت ئەم خانە ئاوێنەکانەکەت لای چەپۆز لای چەپ لێرە سنتەرێکمانە پێوتە سنتەری بە ئینگلیزی پێوتە سپیچ سنتەر ئەم منتەقەیە خاسم قسەکردن لەم منتەقەیە زیاتر لای چەپ زۆربەی خەڵک لە لای چەپ بەتابەتی ئەگەرێکت ئەنی لای ڕاستی مسایتر بێتەوە زۆربەی لای چەپ ئیتر ئەم خانە دەمارە ئەم خانە ئاوێنانەی کە مامۆستا باسیەکە ئەکەوێتە ئێرە یعنی ئێستا گەیشتوونەتەوەی سپاس دکتۆر باش یعنی گەیشتوونەتەوەی کە خەلەلەکە لە چیایە ئەوانی کە باسمان کرد خەلەلەکە لەو بەشەیە بەڵام لە خانەکانە بەڵام نازانم کامەیە یعنی ئەوەی تا ئێستا عیلم لەوایە وەستاوە باوەڕکن چەنەها توێژینەوە ئەکرێت چەنەها يعني من هەر لەو بینەی پێشوە ئاگام لێ بوو 6 جامیعەی ئەوروپی دانیشتن بە یەکەوە مەبلەغێکی زۆر دەوڵەتەکان دایان ناوکیان وەرن داواتان لێ یەکەین کە ئێوە بە یەکەوە پاسێکی گەورە بکەن بگەڕێن هەموو دۆلی ئەوروپا ئەمریکا کوێکەن بەس بە شەرتێ بتوانن بیدۆزنەوانێ بۆ کارەکەی چییە بۆ کارەکەی چیە لە کوای ئەم خانانەیە کە بۆ ئەوەی بتوانین چارەسەر تا ئێستا نادۆزێتەوە هەر ئەوەشە ئەیبیستیت یەکێک لەبەر دراسەیەک تەقدیمەکات لە سینەوە یا لە یابانەوە یا لە ئەمریکاوە وەڵایی مژدەیەکی خۆش دۆزیمانەوانی هۆکارەکەی چییە مەسەلەی دەرسیە کاتێک گزانی لە دەوڵەتێکەوە جوات مەجموعیشکا مەسن نەخێنی ڕاز ناکەن دەرزی دەوری نییە ئەمەیە هیچکەڵە شینگەیە یەکیچکاڵێ ئەو کاتی لە دایبوونی مناڵەکەی ئۆکسجینی یعنی هەر یەکەی شتێک ئەڵێت یەکێک کاڵێت وەڵا بنۆکۆلی بی بە مناڵی ئۆتیزم بۆ ئەو خانانە چالاکە کاتەوە باشیەکە یعنی نازانم بەڵام بە کورت و مختصری ئەگەیتە نەتیجەیەک لەبەرەوەی ینی زۆر ئەبێ ڕۆژ بە ڕۆژ زۆر ئەبێ مانای وایە دەوروبەر تەسیری چۆن نەخۆشی شەکرە ینی ڕۆژ بە ڕۆژ زیادەکە نەخۆشی ڕۆژ بە ڕۆژ زیادەکە سەخت ڕۆژ بە ڕۆژ زیادەکە بۆ چی زیاد ینی من باپیرە گەورەم شەکرەیە بووە شەکرەی نەبووە ئەی بۆ ئێستا من تووژە بوو دیارە دەوروبەرەکەم گۆڕەوە دکتۆریان عەفو پەیوەندی بەم تەکنۆلۆژیای ئێستاوە هەموو شەبەکەی هەموو شتێکان کۆمەڵێک دەکۆنیاڵێ لەبەر خواردن خواردێکی خۆیان ئەو سەوزەمیوێ هەمووی موادی زراعی پێوە ئەمە لاواچیەوە بێ بۆ ئێستانێک خەڵک بڕاتە بۆ لادێ ئەڵە خۆی خۆم تەماتان خۆم بیبەرەکەمیان لە وڵاتان ئەوەی کە تۆزی حەوشەی یان لە ئینجانە حارەکە تۆ سەوزەمیوێ بە خۆی تۆ سەوزە بە خۆی دروست بەڵام شتێک نییە بڵێت لە سەدا بەڵام کێشەکە چییە تا ئێستا ئەم هەموو شتانە کە باسمان کرد تۆش باسی کرد بەڵام هەرەگەڕێنەوە سەرچی هەرەگەڕێنەوە سەرەوە لە سانەوەی وراسی لە سادەکەی مێنێتەوە کە دکتۆر باسی کرد مەسەلەی ژینگە و مەسەلەی دەرزیەکە و چی ومانە بەڵام هەر ئەگەڕێنەوە سەرەوەڵێن لە سانەوەی وراسەیە بەڵام ئەگەر مقارنەکەی بە نەخۆشەکانی تر خۆشەکرە هەمووی وراسی نیە ئەی خۆش يعني من هو دوێنێ لێرە بەس دوێنێ بووە هاتوون بۆ هۆریش نییە بەس یەک چوومە دەرەوە سێرم بەس لەم سەنتەری ئێوەیە زیادە سێ و چوار مناڵم بینی هەر لەو لەحزەیە کە دایکواکەکە هێنابووی هەمووی ترسی ئۆتیزمی لێرە لە 1970 یا 1970 لە 10,000 مناڵ لە 2014 لە 66 مناڵێک ینی کەواتە ئەو دراسە تاکەهۆکاری گەورە نییە بۆ زیاد نازان ئەوەی کێشەکە نازانێت بۆ دراسە بێ مەقصودە لەو حەدەی خۆی زیاتر نەکرد یەک علامەتی ئیستیفامی گەورەیان داناوەکو مەتەڵێکە بۆ بۆ بەم زۆرە نەک لە کوردستانی من و تۆیە نەک لە دۆلی ئەوروپیا نەک لە ئەمریکا لە
جیهانە شتەکە هەتا من جارێک دانیشتم بیری ئەوم کردەوەتم کە ئەم بیست لەسەر کوردستان عدد فڕێن ئەڵەن 700 بوو بە 800 بوو بە 1400 بوو بە 1600 وتم لەوانەیە هەتا نووسینێکیشم نووسی وتم لەوانەیە